وەکو خۆتان دەزانن یعنی ئەو پێشێلکاریانەیە کە دەوڵەتی تورکیا دەیکاتە سەر هەرێمی کوردستان و دەوڵەتی عێراقیش بە شێوەی گشتی پێشێلکردنی سیادەی عێراقەوە پێشێلکردنی دەستور و سەروەری عێراق بە شێوەیەکی گشتی هەڵبەتە هەرێمی کوردستانی وەکو پارچەیەکی عێراق و هەرێمێک لە چوارچێوەی دەستوری عێراق کە ڕێکخرایە دەکرێت یعنی لە ڕووی قانونی نێودەوڵەتیەوە لە ڕووی هەموو ئەو یاسایانەی کە هەیە بە پێشێلکاری لە دادگای لە هایسکاڵا لەسەر بڵین تورکیا تۆمار بکە بەڵام ئەوەی کە لە عێراقی ئێستا بەڕاستی ئەو پێشێلکاریانەی کە تورکیا دەیکات دلیلی ئەوەیە کە عێراق یعنی لە ژێر هەژمونی حکوومەتێکی لاوازدایە و لە ژێر ئەوەدایە کە کاریگەری نیە لەسەر قانونی نێودەوڵەتی و پەیوەندی نێودەوڵەتیەکان یعنی لەوانەیە پەیوەندی بە لاوازی یعنی وەکو ئاماژەم پێکرد پەیوەندی بە لاوازی حکوومەتی عێراقەوە هەبێ و لەوانەیە کۆمەڵێک ڕێککەوتنی ژێربەژێر هەبێ لە بینی مەسەلەن عێراق و تورکیا و زۆرەشتانە بۆیە یعنی تورکیا بەو ئەندازەیە دەتوانێت تەجاوز بکاتە خاچی عێراق دەتوانن یعنی مەسەلەن هۆشداری بدەنە تورکیا کە لە ڕووی یاسایی نێودەوڵەتیەوە کە ئەوە پێچەوانەی یاسایە و بەیان نامەی ڕسمی دەربکەن و قانونێک دەربکەن کە تورکیا نەتوانێت تەجاوز بکاتە سەر خاچی عێراق وەڵا لەوانەیە پەیوەندی بە یعنی ئەو پەیوەندی نێودەوڵەتیانەوە هەبی کە لەگە تورکیا هەیەە پەیوەندیەکی ئەوە بیانی لەوانەیە زیاتر هۆکارێکی سیاسی بینە قانونی پەیوەندی بە بەرژەوەندی حیزبایەتیەوە هەیە زیاتر نەگنێتەوەیەوە بەنسبەت تورکیا مەدەنی هەموو ئەوەکان هەر وەکو یەکە یعنی گوێ ناداتەوەی کە کوردێک لە هەر شوێنێک بێ تیرۆر بکرێت هیچ کێشە نیە بەنسبەت تورکیا واللهی هەر هەڵوێستەچیان هەبی بەنسبەت تورکیا لەبەرەوەی حکوومەتەکە بێ دەنگە هاونیشتیمانی ناتوانێت هیچ شتێک بکە بەنسبەت ئەو پلان جێڕیانە هیچ پلان جێڕیە ئەوە هەموو دنیا دەزانێ ئەو شتە تورکیا دەوڵەتی تورکیایە ومان یعنی دەبی پاڵپشتێکی ناوخۆی هەبی تورکیا لۆیە بەو ئەندازەیە یعنی دەتوانێت تەجاوز بکات پەیوەندی سیاسیان هەیە هەمویان پەیوەندی ئابووریان هەیە بەکارهێنانی چەکی قەدەغەکراوە چەکی کیمیایی لە بەرامبەر هەر نەتەوە گەلێک لەلایەن هەر دەوڵەت و وڵاتێکەوە بکرێت ئەمە تاوانێکی نێودەوڵەتیەوە پێی یاسا نێودەوڵەتیەکان و پەیماننامە نێودەوڵەتیەکان قەدەغەکراوە و دەوڵەتی عێراق خاوەن سیادە و سەروەری خۆیتی بە پێی دەستوری عێراق بۆیە پێویستە پێش ئەوەی کە هەرێمی کوردستان کاردانەوەی هەبێت لەسەر هێرشانەی کە لە لایەن تورکیاوە دەکرێتەوە چەکی کۆمەڵکوژ و چەکی قەدەغەکراوە بەرامبەر تاکی سیڤیلی کوردی بەکاردێنرێت پێویستە بەڕاستی دەوڵەتی عێراق و وەزارەتی دەرەوەی عێراق و وەزارەتی ناوخۆی عێراق کاردانەوە و پەیامیان هەبێت لەبەر ئەوەی ئەم کردارەی کە دەوڵەتی تورکیا دەیکا ئەمە پێشێلکردنی خاکی عێراقا کە بە پێی دەستور عێراق خاوەن دەوڵەتێکی سیادەوە سیادەی خۆیەتی و بێ هەموو پەیماننامە نێودەوڵەتیەکانیش و بێ هەموو یاسا نێودەوڵەتیەکانیش بەکارهێنانی چەکی قەدەغەکراوە و پێویست ئەو دەوڵەتانەی ئەو کردارانە دەکەن ڕوبەڕووی لێپیچینەوەی یاسایی ببن بەڵام بەداخۆ دەیبینین ڕۆژانە بە ئاشکرا و بەبەرچاوی هەموو وڵاتان بەبەرچاوی هەموو دەستگاکانی ڕاگەیاندە بەبەرچاوی هەموو کۆمەلگای ڕێکخراوی نێودەوڵەتیەکان سنوورەکانی هەرێمی کوردستان تۆباران دەکرێن سنوورەکانی هەرێمی کوردستان بە چەکی کۆمەڵکوژ بە چەکی قەدەغەکرا و بردومان دەکرێن و چەکی قەدەغەکرا و لە جیتاکی سیڤیل بەکاردێ کە بەڕاستی دەتوانین بڵین کۆمەلگای نێودەوڵەتیش و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی لە ئاست ئەم پێشێلکاریە کەم هەڵوێستن و هەڵوێستیان نییە کە لە کاتێکدا ئەمە پێشێلکاریەکی زەق و دیاری و دیار و بەرچاو و بە جۆرێک لە جێبێن زۆر لێکردنە لە مافەکانی مرۆڤ لەم ناوچەیە کە دەبینین مافەکانی مرۆڤ لە پێشچاوی هەموو ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە پێچاوی UN پێچاوی وڵاتانی ئەندام لە ڕێکخراوی نەتەوەیەکگرتوەکان پێشێل دەکرێتەوە چەکی کۆمەڵکوژی بەکاردێ ئەمە پێش هەموو شتێک ئەمە دەستدرێژیکردنە بۆ سەر خاکی عێراق وەکو لە پێشتریشە باسە بکرد عێراق دەوڵەیەکی خاوەن سیادەی و سەروەری خۆیەتی و بە پێی دەستور چوارچێوەی بۆ دیاری کراوە بۆیە ئەم کارەیان بە پێی یاسا نێودەوڵەتیەکان شکاندنی سنووری دەوڵەتێکەوە تەداخڵکردنە بۆ ناو کاروباری ناوخۆی وڵاتێکەوە بە پێی هەموو یاسا نێودەوڵەتیەکان و پێی هەموو پەیمانە نێودەوڵەتیەکان قەدەغەیە و تاوانە هێرشکردنە بۆ سەر تاکەکانی کورد بۆ سەر هاوڵاتی سیڤیلی کوردی لەژێر هەر ناو پاساوێک دەبێت ئەمە کردارێکی قێزەون و ناڕەوایە و پێویستە تاک بە تاکی کۆمەلگای کوردی کۆمەلگاکانی ڕێکخراوەکانی کۆمەلگای مدەنی تاک بە تاکی ئەم کۆمەلگایە لە جی ئەم هێرش و دەستدرێژیکردن بەسن و لەبەر ئەوەی پێشێلکردنی پیرۆزی خاچی کوردستانەوە و دووبارە داگیرکاری و دووبارە تێکدان و وێرانکردنی هەرێمی کوردستان ئەمە شتێکی ڕوونەوە پێشووتری ژەما زمونێکی تاڵترمان لەگەڵ ئەم بابەتەیە کە دەبینین بەکارهێنانی سەرچی قەدەغەکراو لەلایەن ڕژیمی پێشووە لە بەرامبەر هەڵەبجاکە ئەم هەموو شەهید و
خەڵکەی بەداخەوە پێ لە ناوچوو شارێکی پێ لە ناوچوو کە تاوەکو ئێستاش نەتوانراوە سیمای شار بوون و بنەماکانی شار بوون بۆ ئەم شارە بگەڕێنرێتەوە بێگومان بەکارهێنانی چەکی قەدەغەکراوە چەکی کۆمەڵکوژ بێگومانی تێدانیەکە بۆ لە ناوبردن و خڕکردنی نەتەوەیەکە کە ئەمەش هیچ قاموس و هیچ قانون و هیچ دەستوری یاسای قبوڵی ناکات. ئێستا لەلایەن تورکیا بەکار هاتووە بەرامبەر بە کوردانی سیڤیل وە ڕۆژانە دەبینین کە سنوورەکانی هەرێمی کوردستانی پێبەردومان دەکرێت.